کوڕێکی سنەیی مامۆستای سوڵتانی عوسمانی. ئایا ئێوە محەممەدی میهری دەناسن، دەزانن چی کردووە؟ محەممەدی میهری لە ساڵی 1885 لە ئاوایی دشەی هەورامان لەدایک بووە. ئەو کوڕی مەلا عەبدوڵای موفتیە، برا بچکۆلەی محەممەد سیدیقی موفتیزادە، مەلا خالدی موفتی و مەلا مەحموودی موفتیە، هەروەها مامی ئەحمەدی موفتیزادەیە. محەممەد سیدیقی موفتیزادەی برا گەورەی لە ساڵی 1959 لە تاران ڕۆژنامەی کوردستانی دەرکردووە. محەممەد میهری سەرەتا وەکو فەقێ لە لای باوکی دەخوێنێت، دوجار دەچێتە سنە و ماوەیەکیش لەوێ دەبێت، پاشان دەچێتە هەولێر و لە ساڵی 1904 لە لای مەلا ئەبوبەکر دەخوێنێ و ئیجازەی مەلایەتی وەردەگرێت. دوای ئەوە دەگەڕێتەوە بۆ دشەی هەورامان، پاشان ماوەیەک لە سنە دەرسی خیتابەت و فەلسەفە دەڵێتەوە. بەهۆی کێشەیەک لەگەڵ باپیری زوێر دەبێ و ڕوو دەکاتە باکووری کوردستان و ماوەیەک لە قارس و ئەرزڕوم دەژیت. لە ساڵی 1911 بەسەر ترابزۆندا خۆی دەگەیەنێتە ئەستەمبوڵ و لە دارالفونون دەست بە خوێندن دەکات. لەو ماوەیەدا دەچێتە سەرای عوسمانی و دەبێتە مامۆستای سوڵتان محەممەد ڕەشاد، وەکو مامۆستای ئامادەیی لە ئەستەمبوڵ وانە دەڵێتەوە. لە ساڵی 1912 لەگەڵ ژمارەیەک خوێندکاری کورد جەمعیەتی هێوی تەلەبەی کورددا دەمەزرێنێت. بۆ خۆشی دەبێتە سەرنووسەری گۆڤاری کوردستان، گۆڤاری ئەم جەمعیەتە. لە پاڵ زمانی کوردی بە زمانی فارسی، عەرەبی و تورکی دەنووسێت. لە 1990 یەکێک لە دامەزرێنەرانی جەمعیەتی تەعالی کوردستان دەبێت. هەروەها لەو ماوەیەدا یەکەم ڕێزمانی کوردی بە ناوی مەقدەمەتولعیرفان چاپ دەکات. فەرهەنگێکی کوردی، تورکی، عەرەبی، فارسی، فەڕەنسی بە چاپ دەگەیەنێ. ئەو لە ڕۆژنامەکانی ژین، ڕۆژی کورد و هەتاوی کورد زۆر بابەتی نووسیوە. لە 1920 لەگەڵنەوەی شێخ شامیلی داغستانی هاوسەرگیری دەکات. کاتێک کۆماری تورکیادا دەمەزرێت، ماوەیەک لە دوورگەکانی ئەستەمبوڵ دەژی و بێدەنگی هەڵدەبژێرێت. لە دوای شکستێنانی ڕاپەڕینی شێخ سەعیدی پیران بەهۆی ئەوەی ناوی زۆر لە دادگاکان دەهێنرێت، لە ئەستەمبوڵ دەستگیر دەکرێت، دوای ماوەیەک زیندان ئازاد دەکرێت. لە دوای دامەزرانی کۆمار ناوی خۆی بۆ محەممەدی هیلاف دەگۆڕێت. وەکو یەکەمین پارێزەری خاوەن دیپلۆما دەست بە پارێزەری دەکات. لە ساڵی 1948 کاتێک موسا عەنتەر گۆڤاری دیجلە قایناغی دەردەکات، بابەتی بۆ دەنووسێت. محەممەدی میهری باوکی دوو کوڕ و سێ کچە. نەجمەدین هیلاوی کوڕی وەکو بانگخواز و نووسەرێکی ئیسلامی کار دەکات و چەندین بەرهەمی هەیە. سەلاحەدین هیلاوی کوڕیشی دەبێتە نووسەرێکی چەپ کە یەکەمین کەسە کە فەلسەفەی مدرن و سۆسیۆلۆژیای هێناوەتە تورکیا و دەیان بەرهەمی هەیە. کچ و کچەزاکانیشی چەندین نووسەر، ڕۆژنامەنووس و مامۆستای زانکۆیان تێدا هەڵکەوتووە. مخابن محەممەدی میهریش وەکو هەموو باوکانی ناسیۆنالیزمی کورد بە ناکامی لە ساڵی 1956 کۆچی دوایی دەکات. سڵاو بۆ گیانی پاکی دەنێرین. بینەرانی ئازیز، پێویستمان بە پشتیوانی ئێوە هەیە. تکایە ڤیدیۆکانمان بپەرژێن و بڵاوی بکەنەوە.